ئەگەر هەمی بکرێ بە شتانە یعنی توای لێ دێتەوە ناتوانێت ئاژەڵداری بکەی لەم مەنتیقەیە نە بەخوا نایبێت لەبەرەوەی کورەخوا ئەگەر ڕسقت بداتێ لە کەمیشە هەر دەداتی. سلام عليكم ماما جان چۆنی ئەحواڵە خوا بەخێر بێ تۆ باشی قوربان تۆ باشی ئەحواڵت باشە یاخوا سەلامەت ئاژەڵەکانێ لەوەڕێنی لێرە بەڵێ باشە ترم ناو وردە و دەوا پڕ بۆتەوە چیان لێگە یان بێ بۆ شو دوێرە ئەخ لەو دەورە بای شتێک هەر دەمێنێ بای شتێک هەرەمێنێ لێبی لەوەڕێ چەند ساڵە ئاژەڵ لەم ناوە لەوەڕێنی وڵاهی دەمێکە 30 ساڵ زیاترە 30 ساڵ زیاترە باشە جیاوازی 30 ساڵ لەگەڵ ئێستاە چی بوو بۆ ئێرە بۆ ئێرە ڕەنگەم بڵێم هیچ جیاوازێکی نەبوو بێسکوی ئەم مەنتیقەیە هەموو ساڵەیە کرێ بەدەغڵ ئارەوەڵا ڕەنگە بۆ ئێرە بەنسبەت ئێرەوە هیچ فەرقێکی تیان نییە ئەخە بە ئێستا کراوە بە ماڵ و شوقە و ئێستاوە بڵین ئەوە ئەمانە کراوە بە ماڵ و بە شوقە ئەگەر هەمی بکرێ بە شتانە یعنی توای لێ دێتەوە ناتوانێت ئاژەڵداری بکەی لەم مەنتیقەیە ئەینە ئەچن بەرەوە ئەگەر بۆ نمونە ئێرەنت کابێ بە پرۆژە و شەقام و باخچە و ئەمانە تر من وەکو خۆم حیوانی بسڵمانی وەکو زەنابتە ئیتر ئەیدەمەوە دەست ساحێبەکەی و یعنی وەرێ بیبێ بۆ دوورتر ئەوە نییە بڵێم هی خۆمە و ئەبێ هەر بمێنێ و کابرایەتر کە من بزانم شوێنم نییە مەجالم نییە ئەیدەمەوە ساحێبەکەی وڵایەوە تونیەتی ئاوی نەخوارد ئارە بەخوا ئەوە دێ بچێ بۆ سەراوەکەوە. بەرهەمی ئاژەڵ چۆن بوو ئەم ساڵ؟ ئەم ساڵ وەکو ئێمە بەرهەممان نەبوو نەبەخۆ ئێم کاریلانەی کێیە باوەڕکە ئێمە تقریبەن 31 سەر حیوانمان هەبووە 30 سەر حیوانمان هەبووە 14 کارمان هەیە بۆ زیاتر بواە؟ ئەی دەبوو 30 کارمان هەبواە 30 دانە ئای چۆر باشە هۆکارەکەی چی بووە؟ هۆکارەکەی نەخۆشیە ئیتر ئیلێتە مەسەبرین بۆ نمونە تووشی ئیلێتە بێ یان ئەو نێریە کە لەگە بزنەکان بووە ئەو تەواو نەبووە نەخۆش بووە یان بزنەکە خۆی تووشە بێ تووشی حەمە ماڵتا بێ تووشی مەلاریا بێ ئیتر ئەم هۆکارانە هەیە ئیتر کە خۆی توش بوو کارەکەشی بەناونایە. باشە تۆگەر ئەم کارە و نەمێنێ بۆ نمونە ئەم ئیشە و نەمێنێ خەیجیەوە ئاژەڵداریەبی چ شتێکی ترێکە بیکەیت وەکو خۆم ئەوەی بە تااقەتی خۆم ئیتر خۆ ماوەیەکە با بڵێن ماڵات وشتم هەرا بووە بەڵام ئیتر وەکو بڕین لە شوێنان لە کۆمپانیایەک حرەز بوومە ئیتر کە حرەسیەکە نەبوو بێ جار و بار ڕۆشتومە کرێکاری ئیشم کرد توانای کرێکاری و ماوە تۆ تا ئیسەش دەتوانم تا ئیسەش گرنگ لەشی ساغ خوا لەشی ساغمان بات هەموویەتی تا ئیسەش دەتوانم بەڵامی تر نازانم ئەگەر تەمەند باقی بێ نازانی بۆ ساڵێتر چۆنە بێ. باشە فراوانبوون و گەورەبوونی شار ئەمە واکە کاریگەری هەبێت لەسەر بژێوی ژیانی ئێوە بۆ نمونە تۆ ئەم شوێنانە کراوە بە پرۆژە تۆڵی من ئاژەڵەکان تەسلیمەکەمەوە ئەمە کاریگەری لەسەر بژێوی ژیانی تۆ بێ؟ نە بەخوا نایبێت لەبەرەوەی کورەخوا ئەگەر ڕسقت بداتێ لە کەمیشە هەر دەداتی بە زۆری نییە تۆ بڵێ من شتێکی زۆرم هەبێ بە زۆری زۆر مەداتێ باوەڕکە لە کەمیش بێت ئەگە خوای گەوەرە مەقسەدی بێ هەر دەداتی.